بێریڤان جەلال یاریزانی تۆپی هەڵبژاردەی عێراق پاڵەوانی جامی ڕۆژئاوای ئاسیا. تۆپی پێ لە کۆمەڵگەی کوردی خۆمانە زیاتر بە یاریکی کوڕان ناسراوە، بەڵام خۆشبەختانە ئێستا ئەو بۆچوونە کەمتر بۆتەوە و کچانە بینین کاری تۆپی پێ بکەن. چیرۆکی من لێرەوە دەست پێکات. منداڵی مقۆناغی سەرەتاییم منداڵێکی هاروهاج بووم. جیاوازتر لە هاوتەمەنەکانی خۆم بەهێز و خێرا و گورج و گۆڵ بووم. هەر چارەکێکی ساڵانەی خوێندنگاکان بکرایە، مامۆسای وەرزشەکەم یەکەم خوێندکار بووم کە دەستنیشانێ کردم تا بەشداری چارەکێکان بکەم. هەمیشە پلەکانی یەکەم و دووەم بۆ خوێندنگاکەمە هێنایەوە. قۆناغی ناوەندیم، هەرزەکاریم، خێزانەکەم، پاڵپشت و هاوکارم بوون، ڕۆڵێکی کاریگەریان هەبوو کە یاری تۆپی پێ بکەم. پاشان دوای قۆناغی ناوەندیم کە ئێستا قۆناغی بنەڕەتیە کات، بە حەز و خولیای خۆم چوومە پەیمانگای وەرزش. 5 ساڵی پەیمانگام یەکەمی پەیمانگاکەم بووم. تەنانەت لەسەر ئاستی پەیمانگاکانی هەرێم بەرزترین نمرەم بەدەزێنا. لەگەڵ ئەوەی یاریم بۆ کۆمەڵێک لایەنەکانی کوردستانە کرد، لەوانە سەرچنار، سیروانی شارەزور، ئەفرۆدێت، سیروانی نوێ بە یاریە جیاوازەکانەوە. تەنانەت وەخت بە یاریزانە جۆکەرەکە ناسرا بووم. یاری تۆپی پێمە کرد، تۆپی دەست و گۆڕپان و مەیدان. لەگەڵ سیروانی نوێ یاری گۆڕپان و مەیدان مەکرد. لە پاڵەوانتەکانی کوردستانە بەشداریم کرد و لە یارەکانی 100 مەتر و 200 مەتر پلەکانی یەکەم و دووەم هێنا. پاشان لەگەڵ یانی ئەفرۆدێدا دوو یاری جیاوازمە کرد، تۆپی پێ و تۆپی دەست. هەر لەگەڵ ئەو یانەیە لە خولی یارە نایابەکانی کوردستان بۆ تۆپی پێ توانیمان دووەمی خولەکە بەدەست بێنینەوە چەند ساڵە. و هەر لەگەڵ هەمانیانە بۆ تۆپی دەست توانیمان لە خولی یارە نایابەکانی عێراق پاڵەوانی خولەکە بین. بەردەوام بووم لە یاریکردن. تۆمۆ هەم زیاتر بوو. بۆیە چیم کرد؟ بەردەوام بووم، خولیایەکی زیاترمە بوو بۆ وەرزشکردن. درێژەمدا بە خوێندنی ئەکادیمیم، چوومە کۆلێژی پەروەردەی وەرزش. 4 ساڵی کۆلێژم بە هەمان شێوە یەکەمی کۆلێژەکەم بووم. وە خوێندکاری بە شەناوخۆیی بووم. ئەرکم زۆر قورس بوو، لەگەڵ یاریم بۆ چەند یانەیەکە کرد و قۆناغی سێ کۆلێژم ژیانی هاوسەرگیریم پێگەێنا. ئەلێرە ئەرکەکە 3 ئەوەندە قورس بوو. یاریم بۆ چەندیانەیەکی کوردستان و عێراق کرد، لەوانەیانی ئەفرەتانی هەولێر، چۆمان، هەڵەبجەی شەهید، بیلادی بەغدادی، زەورایانە مێژوویەکەی عێراق کە کاپنی تیمەکە بووم. ئەرکەکانم قورس بوو، ئەبوو وەک یاریزان ئاگام لە کاتی ڕاهێنانم، کاتی یاریکردنم و خەو خۆراکم بێت و وەکو خوێندکاریش کە ئەمەوێت نمرێکی بەرز بەدەست بێنم ومەوێت ئەوائیل بم، ئاگام لە کاتی سعیکردنم بێت و کە خاوەنی ماڵم، خانمی ماڵم، ئەبوو ئاگام لە میوانداریکردن، لە میوان بەڕێکردن کارەکان و ئەرکەکانی ناوماڵ بێت. ئەمانە سەخت بوون، بەڵام پلانم بۆ دانان، بەرنامەم بۆ دانان. بڕاتان هەبێت هەندێک ڕۆژ هەبوو بە نزیکەی 10 بۆ 12 کاتژمێر لە ناو ئۆتۆمبیلا بووم. یاریەکانی خولی عێراق و خولی کوردستان بەریەکەوتن تیانە ڕۆیە. بنمونە کە بۆ ینی زەورا یاریمە کرد و کاپتنی تیمەکە بووم. ینی زەورا یاریەکان عادەتەن لە بەغداد بەڕێواچوو. ڕۆژی وا هەبوو کە ئەچوومە بەغداد، یاریم هەبوو بنمونە لەگەڵ یانەی خۆجەویە یانە گەورەکەی عێراق کە ئەویش هەمیشە ڕکابەری لەسەر نازناوەکانی خولی عێراقە کرد. دوای یاریەکە ئەبوو بگەڕامایەتەوە بۆ بنمونە لە زاخۆ یاریم هەبوو لە خولی کوردستان کە بۆ یانەی ئافرەتانی هەولێر یاریمە کرد. بە نزیکەی ئەو کاتی کە من ئەو ڕێگەیەمە بڕی، ئەو مەودایەمە بڕی، 10 بۆ 12 کاتژمێر لە ناو ئۆتۆمبیلا بووم. ینی زۆربەی کات ئەرکەکانم لە ناو ئۆتۆمبیلا ئەنجامە، خوێندنەکەم، پلانەکانم دائەنا، ڕێکمە خستن. ئێستا ئەمەی کە باسێکم ڕەنگە بەوتن زۆر ئاسان بێ، بەڵام بەڕاستی سەخت بوو. بەڵام متمانم بەخۆم هەبوو، بڕوان بەخۆم هەبوو کە ڕۆژێ لە ڕۆژان بەرهەمی ئەم ماندووبوونە ئەهۆنمەوانێ بە لە ملکردنی مەدالیایەک، بە بەرزکردنەوەی کاسێک نازناوێک. هەمیشە بەخۆم مەوت دەزانم بێریڤان کە هیلاکیت، ماندوویت، بەڵام تێئەپەڕێ، ئەم سەختیە تێئەپەڕێت و بە بەرهەمەکەی خۆت ئەگەی، بە مانووبوونی خۆت ئەگەی، بەرهەمی ئەمانە هەمووی ئەهۆنیتەوە. الحەمدولیلا، سپاس بۆخوا، خاوەنی چەندین نازناوی ناوخۆیی و نێودەوڵەتیم، سوپاس بخوا. و دوای خوێندنی ئەکادیمیم، دوای خوێندنی کۆلێژم، هێشتا تینووی سەرکەوتنم و پێم خۆش بوو زیاتر بەردەوام بم لە ڕووی ئەکادیمی و زیاتر برەوە بە خۆم پێش بخەم. بۆیە شارم دایە بەر خوێندنی ماستەر. الحەمدولیلا ئێستا خاوەنی بڕوانامەی ماستەرم لە فیسیۆلۆجیای وەرزش و هێشتا ئەمەیە زیاتر بەردەوام بووم لە ڕووی خوێندنیشەوە. ئینشاءالله لە داهاتووە زیاتر خۆم بەرەو پێشەوە بم لە ڕووی ئەکادیمیەکەشەوە.
ئەمەی کە باس یەکەم هەروە ئاسان بەدەست نەهاتووە ئەم نازناوانی کە لەسەر ئاستی کوردستان و عێراق تەنان لەسەر ئاستی دەرەوەش من هەمیشە بیرم لەوە ئەکردەوە ئەبێت چی بکەم تا زیاتر خۆم بەرەو پێشەوە بم لەبەروی هێشتا تۆ نەگەیشتووی بەوەی کە ئەتەوێت خەونی زۆرم هەبوو یەکێک لە خەونەکانم ئەوە بوو کە ببم بە یاریزانی هەڵبژاردەی عێراق ناوی شارەکەم وڵاتەکەم وەکو خانمێک ناوی خۆم بەرز بکەمەوانێ بەڕاستی بۆیە بیرم لەوە کردەوە چۆن بگەم بەڵبژاردەی عێراق زیاتر ڕاهێنانەکانم بەرەو پێشەوە ئەبرد زیاتر لە بوارەکەی خۆم لە بوار ئەکادیمەکە زیاتر خۆم بەرەو پێشەوە برد و خۆشبەختانە بووم بە یاریزانی هەڵبژاردەی عێراق لە ناو کۆمەڵێک لە یاریزانی عەرەب و کووردا دەستنیشان کرام کە ئەو شەرەفەم پێدرا کە ناوی کوردستان و ناوی خانمی کورد و ناوی هەڵبژاردەی عێراق بەرز بکەمەوە ئێمە بە خۆشحاڵیەوە وەکو هەڵبژاردەی عێراق بەشداریمان لە پاڵەوانتی جامی ڕۆژئاوای ئاسیا کرد کە لە شاری لە وڵاتی سعودیە بەڕێوە چوو و ئێمە لەگەڵ هەر یەک لایەنەکانی لەگەڵ هەڵبژاردەکانی سعودیە کوێت فەڵەستین بەحرین لەگەڵ هەر یەک لەمانەیە یاریمان کرد بەڕاستی ئەوان چاوەڕێ و ئەنجامە نەبوون لە ئێمە وەکو خانمێک کە لە کوردستان و لە عێراق ئەو توانایەمان هەبێ کە ڕکابەری بکەین چونکە پێشتر ئەو ئەنجامە بەدەست نهات بوو بە مێژووی عێراق بە مێژووی کوردستان ئێمە ئەو ڕێچکەیەمان شکان وتمان خانمانی کوردیش ئەتوانن وەک وەرزشکارێک وەک یاریزانێکی تۆپی پێ ناوێکی دیاریان هەبێ لە دەرەوەش وسپاس بەخوا ئێمە توانیمان ئەنجامێکی شایستە بەدەست بێنین و مێژوویکی جوانمان بە خۆمان نووسیەوە ئەمەوێت باسی ئەوە بکەم یەکێک لە کلیلەکانی سەرکەوتن ئەوەیە کە بە خۆشەویستیەوە سەیری کارەکە بکەیت بە متمانە بە خۆبوونەوە سەیری کارەکەت بکەیت کاتێک کە لە هەر بوارێکیت حەزت پێێتی بە چێژەوە ئەو کارانە بکەیت کە یەتە پێشەوە یەتە سەرڕێت ئەمە وا کات زیاتر سەرکەوتوبی لە کارەکەتە و یەکێکی تر لە هۆکارەکانی سەرکەوتنی من ئەوە بوو کە بۆ خۆشیێکی کورتخایەن ئامانجەکەمم ناکردە قوربانی ینی چەندین گەڕان و چوونە دەرەوە و سەیرانی هاوڕێیان و خێزانی هەبوو نەمەکرد لە پێناو سعیکردنم لە پێناو ڕاهێنانەکانم لە پێناو یاریکردنم لە پێناو بەرەو پێشچوونی خۆم بۆیە بە ئێوەش ئەڵێم کاتێک کە ئامانجێکتان لە پێشە کاتێک بیر لەوە ئەەکەیتەوە کە پێویستە شتێک بکەیت و ئەتەوێت سەرکەوتوو بیتیایە و حەز و خولیاتە با کۆمەڵش تیلاوەکی هەیە بیخیتە ئەولاوە ئامانجەکەی خۆت لە پێش چاو بێت کە ئەتەوێت بە چی بگەیت ئەزانم ڕنگ بێ قورس بێت ڕنگ بێ بربەست و ئالانگارەکان زۆر بن بۆ تۆ بەڵام گرنگ ئەوەیە متمانەت بەخۆت هەبێت من لە ڕووی سۆشیال میدیاوە ینی ڕۆژانە ڕوبەڕووی چەندین تانەوتە شەرە بوومەوە چۆن کچێک یاریزانی تۆپی پێ چۆن تۆپی پێیەکەیت باشە دوای چی کەوتویت ئەسڵان تەنانەت خێزانەکەم ڕوبەڕووی چەندین تانە و چوانجە بوونەوە کە بۆچی کچەکەتان یاریزانی تۆپی پێ بۆچی تۆپی پێکات ئەوە کە یاری کچانەیە ئەسڵەن کوڕان ئەو یاریاکەن بەڵام ئەمانە منیان نەوەستان ئەمانە نەبوونە ڕێگر لە بەردەم ئەوەی کە من نەتوانم یاری تۆپی پێ بکەم بگرێ ئەسڵەن ئەمانە تەرجیعێکی باش بوون پاڵپشتێکی باش بوون کە من بەردەوام بم ئەموت سیر کە ئەوان بۆ جۆرە بیر ئەکەنەوە من ئەبێ و بربەستە تێپەڕێنم کە ئەوان ئەیڵێن کە تەنها ئەمەی کە ئێمە ئەیکەین تەنها یاریکی کوڕانە و من نازناوەکان ئەویان سەلماند کە یاری تۆپی پێ هەموو کەسێک دەتوانێت بیکە کچانیش دەتوانن بیکەن و توانن ڕکابەری بکەن هەر بۆ نازناوی کە بەدەستمان هێنا لە جامی ڕۆژئاوای ئاسیا کە بە مێژووی عێراق کوڕان تەنها یەکجار پاڵەوانی جامی ئاسیا بوون و ئێمە ئەو بربەستەشمان شکان کە توانیمان ببینە پاڵەوانی جامی ئاسیا. بێریڤان جەلال ڕەشید یاریزانی تۆپی هەڵبژاردەی عێراق پاڵەوانی جامی ڕۆژئاوای ئاسیا مامۆستام لە کۆلێژی پەروەردەی وەرزشتان کۆی هەڵەبجە ماستەرم هەیە لە فیسیۆلۆجیای وەرزش لە ئێستادا بۆ ئەم وەرزە بۆ یاریگای گەورە گرێبەستم لەگەڵ یانەی نەفتی شیمال کەرکووک لە کەرکووک کردووە و ئەمە یەکەم جارەکە لە ساحەی گەورەیە لە یاریگای گەورەیە من یاری بکەم هەر ئەم ساڵ لەگەڵ یانەی ئافرەتانی هەولێر بۆ یاریگای بچووک فوتساڵ ئێمە توانیمان یەکەمی خولی کوردستان بین هەر لەگەڵ ئەو یانەیە بەشداری کاسی عێراقمان کرد و خۆشحاڵیەوە پلەی یەکەمیمان بەدەست هێنا
ئەم ساڵ هۆنینەوەی نازناوەکان بوو بۆ من ساڵێکی جیاواز بوو بۆ من و ئومێدەوارم لەم یانە تازەیەم کە گرێبەستم لەگەڵا کردوون بۆ ئەم وەرزە بتوانم ئینشەڵا نازناو بۆ ئەم یانێش لەگەڵ ئەم یانەیە مێژوێک بنووسمەوە. من خۆم دانیشتووی هەڵبجەی شەیدم بێگومان ڕێگەیەکی دوورە بڕم تا گەمە کەرکووک لەگەڵ هاوڕەکانم کۆبینە و لێرە عادەتەن کۆتایی هەفتە ئێمە لێرە کەمپی مەشق و ڕاهێنانمان هەیە ئاتەن 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژێک ئەخایانێت لێرە وەکو تریش خۆم لە هەڵەبجە بە فەردی بە تاک تەمرینەکەم بێجگە لە تەمرین ئەوەی کە لە ناو یاریگایە تەمرینەکەم ڕاهێنانەکەم ئەڕۆمە مەلەوانگە و ئەڕۆمە هۆڵەوەرچیەکان لەوێ پەرە بەوایەم کە نەتوانم لەگەڵ ئەمانی شاکۆ ببمەوە لێرە بتوانم لەوێ ئەو مدەیە کە لەگەڵ ئەمانانیم تاویزی بکەمەوە چکە خۆم بەتەنیام لێ و بەتەنیا ڕاهێنانەکەم لێوە بێگومان هۆزان پاڵشتێکی گەورەیە بۆ من ئەو نەبێت من ناتوانم بەڕاستی ئەمانی کە هەیە ئەمانی کە بەدەست هاتووە ئەو وەک شاخێک لە پشتم بوو هەمیشە تەنان دوای یاریەکان پێوتم بێریڤان ئەمە ئەو ئەبوو لەو کاتای ئەوەت بکردا تەنان دۆک و ڕاهێنەرێکی دوای یاریەکان دەورە بینێ بۆ من شلۆڤە یاریەکانم بۆ کە بوو وات بکردایە بێگومان دافعێکی زۆر گەورەیە بۆ من هەرچەند ئەکسپۆسی بکەم هێشتا کەمە و لەگەڵ ئەوەشا ئایلی هەردوو لامان بەڕاستی هەم ئایلەی هۆزان هەم ئایلەی من باوکو دایکی من باوکو دایکی هۆزان ئایلەمان بە تەواوی زۆربەی یاریەکان ئامادابن لە ناو یاریگای جمهورە بن ینی شەپڵۆم بۆ لێن بێگومانەوە هاندان و دافعێکی باشە کە من بەردەوام بم زیاتر بەرەو پێشەوە بڕۆم و تمۆحی گەورەترم هەبێت. وەکو خانمان من متابعی خانمانیشم بەڕاستی زۆر سەرساوی ماتام یاریزانی بەڕازیلە حەزم بە سیرکردنی یاریە و زیاتر ئەتوانم بڵێم متابعی زیاتر فوتساڵەکەم لەوەتی کە بڕیار دراوە اتحادی عێراقی کە بۆ یاریگای گەورە خول بکاتەوانێ منیش متابعی یاریگای گەورەش زیاترەکەم بێگومان یاری تۆپی پێ ئەتوانم بڵێم پێویستە کە یاریزانێک لە سەرەتاوە بۆن لە ئەکادیمیاوە مامۆساکەی فێری ئەوەی بکە یاساکانی تۆپی پێچین تۆپی پێت زۆر جوانە یاساکانی جوان ئەوەی تر جوانی کردوون بۆ نمونە لە مناڵی و فێری ئەوە بێت چۆن تەعامل لەگەڵ بەرامبەر بکات کارتێکی زەرد بۆچی وەرەگیرە کارتی سوور بۆچی وەرەگیرە تۆ لەمەوە لە ڕووی پەروەردەییەوە تۆ توانی بۆ مامۆسای وەرزش ئەکادیمیەن کەسایەتیەک دروست بکات لەو مناڵەیە بێگومان ئەکادیمی لایانی ئەکادیمی کاریگەریی زۆری هەیە لەسەر تاکەکانی کۆمەڵگە لە داهاتوە چکە ئێمە بەڕاستی ئێستا ئەکادیمیای زۆرمان هەیە بۆ مناڵان کە ئەوان داهاتوون ئەو وەرچەکەی ئەوە بەلاوە خۆشە تۆپی پێوە بەلاوە خۆشە یعنی مامۆساکەی هەرچێکی پێ بڵێ ڕەبتی کا بە تۆپی پێکەوە مناڵەکە زیاتر تەسەورەکەم وەریگرێ و باش بێت بۆی بێگومان لە ڕووی ئەکادیمی و هەموو مامۆسای وەرزش کە باسم کرد بێجگەلەوەش ینی من خۆم تەنهاوە وەکو یاریزان ڕاهێنان بکەم هەر خولێک بکرێتەوە دەربارەی ڕاهێنەرایەتی بێ دەربارەی خۆراک بێ دەربارەی چۆنێتی ئەنجامدانی ڕاهێنان بێ زانستی ڕاهێنان بێ من بە دوای ئاڕۆم لە بەروی کۆکراوی ئەمانە هەمووی ڕەبتی هەیە بە تۆپی پێ و تۆپی پێ جوانتر و دروسترەکات بۆیە بێگومان لایانی ئەکادیمی زۆر زەرورە بۆ یاریزان کە چۆن پەرە بەخۆی بە ینی تەنها ڕاهێنانی لە ناو یاریگایە بێت پاسات بکات شوتێک بک بە گۆڵ نابێت تۆ بە دوای شتانەیە بڕۆی بۆ نمونە بۆچی من ئەم ڕۆیەکێکی ڕاهێنانم کرد ئەوەندەی خایان بۆ نمونە بۆ 2 ساعتی خایان بۆ چڕی ڕاهێنانەکەم ئەوە نەبوو بۆ نمونە ئەمڕۆ لەسەر هێز یاریم کرد لەسەر قووەت ئەو بابەتانە ڕەبت کرێ پێکە و هەم یاریزان ئەزانێت ینی چۆن بەرەو پێشەوە بڕوا لەو کە زانیاری شێ بێ لەو بارەیە و بێگومان زیاتر ئەتوانێت خۆی بەرەو پێش بخات. هەمیشە بیرم لەوە ئەکردەوە کە چۆن زیاتر لە بوارەکەی خۆمان بەرەو پێشەوە بڕۆم بۆی هەر وەرکشۆپێک سیمینارێک کۆنفرانسێک دەربارەی بوارەکەی خۆم هەبووە لە هەر شوێنێک
مەودام ئەخوێندە و سنوورم بۆ بڕی و سپاس بۆ خۆیاسە خاوەنی چەندی ڕوانامەی ناوخۆی نێودەوڵەتیم کە گرنگترینیان بڕوانامی ڕاهێنەرایەتی بی ئاسیاییە لەسەر لە ڕاهێنەرایەتی تۆپی پێ وم دوایانەش بەشداریم لە کەمپێکی مەشق و ڕاهێنان کرد لە وڵاتی فەڕەنسا لە پاریس بۆی بەردەوام بە دوای ئەو شتانەیە بڕۆ کە بوارەکەت ئەگرنەوە ڕنگ بێ دوور بێ لێتەوە جێکەی نزیک نەبێت یان زمان و ینی هاوزمانت نەبێت زمانێکی کە بێت بڕۆ بەشداری تیا بکە و چاوکراوی کە بێ بۆ تۆ کە خۆت زیاتر بدۆزیتەوە لە بوارەکەی خۆتا و زیاتر بەرەو پێشەوە بچیت. من یارا خوێنکاری زانکۆی جیهان بەشی وەرگێڕان پرسیاری من بۆ تۆ ئەوەیە لەگەڵ بوونی چەندەها ئاستەنگی کێ وای لێکردی کە بەردەوام ببیت؟ بێگومان ئاستەنگیەکان زۆرن کە ڕوبەڕووی خانمێک ببێتەوە کاری تۆپی پێ بکات ئێمە گەر بە نمونە بێنینەوە هەرێکێک لەو یاریزانە بەناوبانگە جیهانیانە و ئەستێرە جیهانیانی کە ئێمە ئەیان بینین بێگومان ڕۆژێک لە ڕۆژەکانی ژیانیانە کەسێک دەستی گرتوون تا گەیشتون بەو ئاستەی کە ئێستا هەن ڕێنیشاندەریان بوون هاوکار و پاڵپشتیان بوون. منیش لە قۆناغی سەرەتاییم مامۆسای وەرزشم بوو زۆر هاوکار و یارمەتی دەرم بوو و لە قۆناغی هەرزەکاریم خێزانەکەم کە قۆناغێکی هەستیارە خێزانەکەم زۆر هاوکار و پاڵپشت بوون کاری تۆپی پێ بکەم هەر ئەو متمانە بە خۆبوونەی ئەوان کەیان بوو من وای کرد کە من ئاستەنگەکان تێپەڕێنم بتوانم بەهێز و تاقەوتوانایەکی ترەوانەیە گرنگی بم بە بوارەکەم زیاتر خۆم پێش بخەم. من شاڵە و شەماڵ خوێنکاری قۆناغی سێم لە بەشی وەرگێڕان زانکۆی جیهان سلێمانی دوو پرسیارم بۆ جەنابە هەیە پرسیارێکمان ئەوەیە کە لە ژیانی وەرزشیتدا تووشی چی جۆرە پێکانێکی قورس بیت کەوات لێ بکات لە یاریکردن دوور بکەویتەوە و پرسیاری دووەم بۆ تۆ لەلایەن چیانێکی دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق و بۆن پێشکەش کراوە و قبوڵت کردو یاخۆت قبوڵ نەکردەوە؟ باشە دەست خۆش سپاس بۆ پرسیارەکە و وەکو ئەوەی کە بارە دووەمە دەست پێ بکەم ئەوەی کە بۆندم بۆ هاتبێت لە یانەکانی دەرەوەی عێراقەوە ئێمە بەناوی هەڵبژاردەی عێراق و سپاس بخوا من لە نۆ خانمە کورد بووین کە لە ڕیزی هەڵبژاردەی عێراق جێمان بۆ ئەوە مای خۆشحاڵێکە کۆمەڵی خانمی کورد لەو هەڵبژاردەیە بتوانە ناوی کوردستان بەرزکاتەوە من یەکێک بووم لە یاریزانان و ئێمە بەشداری باسم کرد بەشداری پاڵەوانی جامی ڕۆژئاوای ئاسیامان کرد کە لە سعودیە بەڕێوە چوو کۆمەڵێک هەڵبژاردەی تریش لەو پاڵەوانێتیە بەشدار بوون ئەوان ئەزمون و توانای ئێمەیان بینی بەڵێ خانممانێک کە لە پاڵەوانتی دەرەوە بەشداریە کات خۆشبەختانە بەڵام وەکو بۆند وەکو تاک تا ئێستا هیچ بۆندێکم پێشکەش نەکراوە لە دەرەوەی عێراق بێت بەڵام هێشتا کاروانی وەرزشیم بەردەوامە ئینشاءڵڵا لە داهاتووە بۆندمان بۆ بێ بە خۆشحاڵیەوە ئێمە وەکو من ئەتوان بڵێم وەکو خەونێکی ژەی بینم ئەوە کە بتوانم لە دەرەوە یاری بکەم و توانەکانی خۆم توانەکانی خانمی کورد بە دەرەوە بناسێنم. پرسیاری یەکەمیش پێکانی وەرزشی پێم وایە هەموو یاریزانێک ئەو هەستە ناخۆشەی تووشە بێت کە لە یاریگایە تووشی پێکان بێت منیش بێبەش نەبووم لەوە قورسترین پێکانم پێکانی ئەژنۆم بوو ژێکانی ئەژنۆم ئازاری پێگەیشت لە کاتی یاریە یاریزانێک خۆی پاگەشام هەستێکی زۆر زۆر ناخۆشە ناتوانم تعبیری کەم بوت چونکە یەکسەر ئەوە دیێتە مێشک وەکو یاریزان کە ناتوانانی لە یاریەکە بەردەوام بی و ئایا تا چەندێکی ژەبێ یاریەکانی دوای ئەوە کە ناتوانین لەگەڵ تیمەکە تابی کە دەست لە بەرزکردنەوەی بۆن من نازناوێکە هەبێ لە بردنەوەی یاریەکە هەبێ مدەیەکی زۆر ناخۆش بوو مدێک لە یاریکردن دوورکەوتمەوە ماوەی تقریبان 3 مانگ بۆ 4 مانگ لە یاریکردن دوورکەوتمەوانێ بەڵام هەمیشە کاتی ڕاهێنانەکان لە ناو یاریگایە بووم یعنی بۆ نەبوو کە نەمەتوانی ڕاهێنانەکان بکەم بەڵام لە ناو یاریگایە وجودم هەبوو لەگەڵ هاوڕێکانمە ئەوەش ینی ئیسراحەتێکی ئەیا بە من لە ڕووی دەرونیەوە ئیسراحەتێکیا بە من کە من هێشتا دانەبڕام ینی خۆم دار نەبڕان ئەوەی کە بڕۆم لە ماڵەوە بم گرتوشی پێکان ببووم نە هەر لەگەڵیانە بووم بەردەوام بووم و ئەوە ژوای نەکرد کە من دابڕێم بڵێم بووم لە چاک نامۆچکە کاتێک یاریزان تووشی پێکانە بێت لانی دەرونی زۆر زۆر کاریگەریە کاتە سەری کە زوو چاک نەبێتەوە زوو نەگەڕێتەوە بۆ ناو کێبڕکێ و هیوادارم هیچ یاریزانێک تووشی پێکان نەبێت. من ژیا فەرات خوێنکاری زانکۆی جیهان سلێمانی دوو پرسیارم بۆ بەڕێستانەیە پرسیاری یەکەم ئەوەیە ئایا ئەو دەستکەوت و نازناوانێ بەدەست هێناوە بە شایانی ئەو ماندووبوون و هیلاکەی ئەزانی کە بینیوتە لە کاروانی وەرزشیتدا. پرسیاری دووەمەوەیە لەبەرەوەی ئێمە لە کوردستانە ژین کۆمەڵی خانم و ئافرەتەیە کە ینی بەهرەکانیان شاراوەتەوە لەبەرەوەی ئێمە لە کۆمەڵگایەکی داخراوە ئەژین چیت هەیە بۆوانەی کە بارەکانیان شاراوەتەوە بۆی ئەوانیش بینە سەر ئەو ڕێچکەی کە ببنە ئافرەتێکی نمونەی لە کاروانی وەرزشیە وەکتۆ؟ دەستخۆش پرسیاری یەکەمت ئەو ماندووبوونەی کە بە کاروانی وەرزشیم لەو مدەی کە من یاریم کردووە لە ماڵەوە ژوورێکم تەناتەن تەرخان کردووە بۆ کاس و مەدالیا و ئەو سپاس و پێزانانی کە پێشکەشم کراوە
هەر کاتێک بەوێت تێ ئەپەڕم کە ئەوانە ئەبینم هێشتا حەزەکەم زیاتر هەوڵ بم و هەر کەسێکیش کێت بۆ ماڵەکەم سەردانی ماڵی ئەماکات زۆر دڵخۆشە بۆی کە هەیە و بەرهەمی ماندووبوونم ئەوەیە چکە تۆ بەڕاستی وەرزشکردن بۆ نمونە بەجددی ئارە قەڕژی بەجددی هیلاک ئەبیت دەرونیەن جەسەدیەن هیلاک ئەبیت بەڵام کە من ئەو نازناوانە بینم بەڕاستی هیلاکەتیم بیرەچێتەوە و هەستەکەم ئەو هەوڵ و ماندووبوونەی کە بۆم یا و کە بەهدەر نەڕۆیشتووە لەوەی کە کۆمەڵێک مێژووی جوانم بۆ خۆم نووسیوەتەوە لە داهاتووە مناڵەکەشم شانازی پێواکات بۆ پرسیاری دووەمت کە خانمان ڕنگ بە کۆمەڵگەی ئێمە هەر سەرەتا من بۆ دەسم پێ کرد کە کۆمەڵگەی کوردی ئێمە تا ڕادێک لەگەڵ وەرزشوو لەگەڵ تۆپی پێ یەکی نەئەگرتەوە ئەگەر بۆ منە باسی 10 ساڵ 15 ساڵێک پێش ئێستا بکەین کە سەرەتای وەرزشکردنی منیش بوو بێگومان سەخت و قورسە جا لەو قورستر ئەوەیە کەسەکە خۆی لە ناخەوە بترسێت ڕنگ بێ وەرزشنا هەر بوارێکی تر بێت ترسێکی لە دڵایە لەوەی کە ئەمەی کە ئەی کات ڕنگ بێ ئەیبە بێ بۆ کۆمەڵگاکەی ئەو بۆ چوونێکی هەڵی لە مشکی خۆتا لێکی ئەیتەوە کە ئەمەی کە تۆی کەیت ڕنگ بێ لەگەڵ کۆمەڵگەکەی تۆیان نەگونجە بەڵام ئەو تۆیت کە کاریگەریت لەسەر کۆمەڵگا ئەبێت کە بە تواناکەی خۆت ئەی سلمێنیت کە بەڵێ من توانایەکم هەیە من بەهرەیەکم تایە کە ئەمەوێت دەری خەمبا خانم بیت ڕنگ بێ ئەوەی کە تۆ هەڵی ئەبژێریت جیاوازتر بێت لەوەی کە پیاوێک هەڵی بژێرێت و ئاسان بێ بەدەسا بۆ ڕەگەزی نێر بەڵام ڕەگەزی مێژ ئێستا ئەو توانایی هەیە کە شان بەشانی ئەوان بێتە ناو بوارەکەەوە لە هەر بوارێکە و وەرزش بە تایبەت کە خۆمان باسی وەرزشەکەین ێستا بابەتەکە وەرزشی و لەگەڵ ئێمەیە گەگرێتەوە مەترسە لەوەی کە توانات هەیە لێ ڕاکردنەکانە بەشداری بکەیت بۆ چالاکی خوێندنگاکە دەکرێتەوە باتۆ یەکەم کەسبی ئەو توانایەت هەبێ ئەو بیوێریت هەبێ بڵێ با بەشداری بکەم من هەمیشە کە خۆم مامۆستای زانکۆم ئێستا و ڕاهێنەرم لە ڕێکخراوی ڕۆحی تۆی پێێن و دەوڵەتی فێرخوازم لە بەردەسایە هەمیشە پێیان ئەڵێم مەترسەلەوەی کە حەزت لێیە با لە شتێکا بەشداری بکەی ڕەنگە یەکەم جار سەرکەوتوو نەبیت ڕەنگە لە پلەکانی دواوە بیت پلەی پێنجەم و شەشەم بەدەستبێنی بەڵام 2 جار 3 جار هەوڵدانی بەردەوام دوات لێ کات کە زیاتر بەرەو پێشەوە بچی هەمیشە زمانی تەرجیع کە سەرەتا باسم کرد ئێمە کاریگەریمان لەسەر تەنانەت ئێوە لەسەر هاوڕێکانتان ئەبێ کاریگەری باش دابنێ لەسەرەوەی کە بۆچوونی هەڵا فکری هەڵا ترس کە حاڵەتێکی دەرونیە لە هەموو ئینسانێکە و جۆرێکە لاڵچوونەکان لە کەسایەتی مرۆڤ هەیە وای لێ بکەین ئەوە نەمێنێ کە ئەوە نەما قۆناغێکی بڕیوە قۆناغی خۆ دۆزینەوەی کە خۆی بدۆزێتەوە لە هەر بوارێکا کە حەزی پێێتی من هیوا عمەر خوێنکاری بەشی وەرگێڕان لە زانکۆی جیهان سلێمانی پرسیاری من بۆ تۆ ئەوەیە کە گەورەترین خەونی تۆ چی بووە ئایا بەدەستێ هێناوە یا ئێستاش هەوڵی بۆ ئەدەی زۆر باشە بێگومان هەمومان خەونمان هەیە و من خەونم ئەوە بوو کە بم بارزانی هەڵبژاردەی عێراق و هەر ئەوەش نا لەگەڵ هەڵبژاردەکەم تەنها نەبێ بەشداری پاڵەوانێتی بکەم بەڵکو ئەنجام بەدەست بێنم و خۆشبەختانە من 12 ساڵ 13 ساڵ پێش ئێستام خەونم هەبوو و من ئەوە پارساڵ ئێمە بەشداری پاڵەوانی جامی ڕۆژئاوی ئاسیامان کرد و یەکەمی پاڵەوانێتێکە بووین خەونەکەی من هاتەتی بەڵام مرۆڤ بەردەوام خەونی تازەی بۆ دروستە بێت و دانەبڕام لەوەی کە منیش بیرۆکەم نەبێ خەونی تازەم نەبێ بۆ خۆم و ئیشەڵا لە داهاتووە زیاتر خۆم بەرەو پێشەوە برم توان بە دەرەوەی وڵات یاری بکەم تەنها ناوخۆی کوردستان و عێراق نەبێت و لە ڕووی ئەکادمیشەوە زیاتر بەرەو پێشەوە بچم خاوەنی بڕوانامی بەرزتر بم ئینشاءڵڵا سڵاو لەبێ من لاوینە لە دوای ئەو هەموو خەڵات و براوەی کە تۆ لە کاروانی وەرزشیتە بوویتە براوەی بێگومان یەکێک لەو خەڵاتانە هەیە کە تۆ زۆر بەلاتەوە گرنگە وای لە تۆ کردو کە زیاتر هەوڵ بدەیت چ خەڵاتێک بوو بۆ تۆ کامیان بوو باش قۆناغی سەرەتاییم کە چالاکی خوێندنگاکانە کرا چالاکی ساڵانەی خوێندنگاکان من یەکێکم لەو خوێندکارانەی کە بەشداری چالاکیەکانم کرد یەکەم چالاکیم ڕاکردنی 100 مەتر بوو گۆڕپان و مەیدان ئەوە یەکەم مەدالیان بوو کە بەدەستمێنە ئەو مەدالیە گرنگێکی تایبەتی هەیە لەلام و دوای ئەو کە پارساڵ وەگوتم پاڵانی جامی ڕۆژئاوی ئاسیا بووین ئەوەش زۆر تایبەتە لام و شوێنێکی تایبەتی هەیە لە ماڵەوە لە شوێنێکی تایبەت ئادامناوە بێگومان هەمویان بەرهەمی ماندووبوون و هەوڵن کە بەدەست هاتوون هەمویان شیرینن لە دڵما بەڵام ئەو دوانە کە سەرەتای دەستپێکی وەرچین بوو و ئەمەشیان کە خەونەکەم بوو بەدەستم هێنا ئەو دوانە زۆر تایبەتن لە ژیانی منە سڵاو مشاتو من پرسیاری من بۆ تۆ ئەوەیە کە ئایا چ شتێوای لە تۆ کرد کە لە نێوان ئەو وەرزشە جیاوازانەدا تۆ تۆپی پێ هەڵبژێریت
حەزم لە هەموو جۆرەکانی وەرزش بوو تۆپی پێ تۆپی دەست گۆڕپان و مەدان لایانی سیروانی نوێ بنمونە گۆڕپان و مەدانمە کرد و دواتر هاتمەیانێ ئەفرۆدێت تۆپی دەست و تۆپی پێشم بۆ یانەیە کرد و لە هەردوو یاریەکەش ئەنجامی زۆر باشمانە بوو تەنان بەناوی هەڵبژاردەی عێراقەوە بەژاری پاڵوانتی جامی عەربمان کرد بۆ تۆپی دەست و ئەنجامی باش و بەرچاومانە بۆ ساڵی 2013 و دوای ئەوە هاتم یاری بالەم کرد حەزم بەکاراتی بوو حەزمە کرد ئەوەنە وزە و توانام هەبوو کە هەموو جۆرەکانی وەرزش تاقی بکەمەوە بەڵام دواتر بیرم کردەوە کە ئەبێت نەئەبێت لە بوارێکیانە تەواو خۆم یەکلایی بکەمەوە و ئەو ڕێگەیە بگرم یعنی تۆپی پێم هەڵبژارد بە خاتری ئەوەی کە هەستمە کرد چواردۆڕیان وت نابووچی تۆپی پێ بوو یاری بالە نەبێت تۆزە یاریکی کچانەیە بەس من وتم تۆپی پێ ئەمێ جیاواز بم و جیاواز دەرکەوم لە هاوتەمەنەکانی خۆم لە عیلەکەی خۆما لە خێزانەکەمە بۆیە تۆپی پێم هەڵبژارد و لە هێڵی بەرگری یاریەکەم جامنیش و بەردەوام پێکدادان کە باسی کرد وەکو پێکان ئەوانم تووشە بوو هەمیشە کە ئاتمەوە پێیانوتم با یاری تۆپی پێ نەبووە بووم نەبالە بۆیە پێکانەکەی کەمترە بوو بەس هەر ئەمونە تۆپی پێ جیاوازە و چێژێکی تایبەت بەم نەبەخشێ بۆیە تۆپی پێم هەڵبژارد. بۆ هەمومان پێویستە کە وەرزش بکەین جا چیلەوە باشتر کە وەرزشکار بیت ئەوە زۆر باشترە بێ بۆت من پێم ئەوەیە بۆ خانمان بە تایبەت کە وەرزش بکەنە چەمکێکی تایبەت لە ژیانی خۆیانە و ئەگەر وەرزشکارنی یاریزانێک نیت وەرزش بکە بە پیشەی ڕۆژانت بۆ تەندروستی خۆت و ئەوەشی کە کردوێتی بە پیشەیەک و وەرزشکارە لە بوارێکە یاری تۆپی پێ تۆپی دەسە باسکەیە هەر شتێکی تر چاود لەوە بێ کە زیاتر بەرەو پێشەوە بڕۆی سنوور ببڕی وڵاتان ببینیت چی لەوە خۆشترە کە مەدالیایك بکەیتە ملت و چاوەڕی مەدالیایکی تر بیت لە پاڵەوانێتیکی ترا یان چی لەوە خۆشتر کە لەگەڵ هاوڕێکان تا نازناوێک بەرز بکەیتەوە و ناوی خۆت و وڵاتەکەت بەرز بکەیتەوە و دووبارە چاود لە نازناوێکی تر بێ دوای ئەوە گرنگ ئەوەیە نەوەستیت بەگەنجان ئەڵێم لە هەر بوارێکە کە حەستان پێێتی بیر لەوە مەکەرەوە کە لە توانای تۆیانە یان ڕنگ بێت خێزانەکەت ئەوە قبول نەکەن کە تۆ ئوبارەت هەڵبژاردووە یان کۆمەڵگەکەت ئەویان نەوێت کە تۆ ئەو جۆرە کارە بکەیت پێویستە خۆت بە شێوازێک بیت متمانە لە لای ئەوان دروست بکەیت چۆن متمانە لە لای ئەوان دروستەکەیت بە تواناکانی خۆت بە لێهاتوویت لەو کارەیە ئەبێ بۆیان بسەلمێنیت من لە قۆناغی منداڵیمە کە یاری تۆپی پێمە کرد سەرەتا خێزانەکەم ئەوە نەبوون کە یعنی بڕوا متمانێکی تەواویان بە من هەبێ کە لە داهاتووە بم بارزانی هەڵبژاردەی عێراق بەڵام ئەوەندە حەزم بۆ ئیشەکەم ئەوەندە حەزم بۆ بوارەکەم کە بڕوا و یەقینم بە خۆم هەبوو ئەبێ خۆم بسەلمێنم من یاریزانی تۆپی پێم براکەشم یاریزانی تۆپی پێ بوو بەڵام منیش یاری تۆپی پێیەکەم و ئەمێت نازناو بەدەست بێنم و ئەوەم بۆ ئەوان سەلماند جا بۆیە پێتان ئەڵم ئێوەش لە هەر بوارەکان ئەوە بۆ خۆتان و بۆ چواردەورتان بسەلمێنن کە لە توانای ئێوەیە چوەک خانمێک با خانمی ماڵ بیت با وەرزشیش بکەی ینی زۆر ئاساییە و زۆر شتێکی ئاساییە کە تۆ تواناکانی خۆ بەرەو پێشەوە بەری جا لە هەر بوارێکا بێت.